سڵاوتان لەبێ خۆشەویستان و ئازیزانی بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردە، من مامۆستا ڕێباز مەسعودم. ئەمڕۆژ لەگەڵ تەورێکی گرنگی پەروەردەی لەگەڵتان دەبین. دەمانوێت ئەمڕۆ قسە لەسەر ئەو بکەین هونەری هەڵس و کەوتی منداڵ لەگەڵ خێزان و مامۆستایان دەبێت چۆن بێ. مناڵ چۆن فێر بکەین کە بە ئەتەکێتەوە داوای مافەکانی خۆی بکە. ئەتەکێت چ ڕۆڵێکی هەیە لە ڕێزگرتن بەرامبەر بە بۆچوونەکانی کەسانی دیکە، یاخود ئایا هونەری مامەڵەکردن یاخود ئەتەکێت وا دەکا کە مناڵەکانمان لە تونند و تیژی و شەڕانگێزی دوور بکاتەوە. بە میوانداری بەڕێز ڕەسوور ساڵح خۆشناو، ڕاهێنەر و نووسەر لە بوارەکانی پەیوەندە گشتەکان کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵماندایە. بەخێربێ. زۆر سپاس. بەخێربێ ستافی تەلەڤیزیۆنی پەروەردە و بینەرانتان. زۆر سپاس. خۆشحاڵم کە لە خزمەتاندا دەبم. ئێمەش بە هەمان شێوە خۆشحاڵین دووبارە بەخێربێ. گرنگە گرنگی بە هونەری ئەتەکێت یان هەرس و کەوت بدەین لە بواری پەروەردە. وەکو دەزانین ئێمە قوتابخانەکانمان وەزارەتەکە ناوی پەروەردە نیە، ناوی فێرکردن نیە، ناوی پەروەردەیە. بۆ سەرەتا پەروەردەیە. ئەتەکێت من حەمزاڵت دەڵم پێناسی ئەتەکێت بکە، دەڵم ئەتەکێت قۆناغەکە لە سەروی ڕەوشتی باش، ڕەوشتی بەرز. ئێمە گەر بمان هەوێ هەڵس و کەوتێکی جوان لەگەڵ یەکتر بدەین، یەکتر ئازار نەدەین، ناچارین فێری ئەتەکێت بدەین، فێری ئەتەکێت ببین. چونکە ئێمە بەهۆی ئەتەکێتەوە دەزانین چۆن هەڵس و کەوت دەگەڵ بەرامبەر بکەین لە هەر قۆناغێک، لە هەر بارودۆخێک چۆن هەڵس و کەوت بکەین. بۆیە زۆر گرنگە یەکەم جار دایک و باوکان، مامۆستایان دەوروبەر خزم و کەس فێری ئەتەکێت بن بۆ ئەوەی کە منداڵ لیانی فێر بێت، چونکە منداڵ گوێ ناگرێت، تەماشا دەکات کە حرەکەیەکی لە تووبینی، کارێکی لە تووبینی باش یا خراپ لێتی دووبارەکاتەوە. بۆیە زۆر گرنگە کە ئێمە گرنگی بە ئەتەکێت بدەین لە هەموو کایەکانی ژیانماندا. ئەم ئەتەکێتە فێرە چیمان دەکات؟ ئەتێکێت بوونمونەکە من لەم کتێبە موسیوتمە لە چەند بەشێک پێ هاتێ، لە خولەکان کە دێڵەمە چەند بەشێک پێ هاتەوە. مەسەن یەکەم جار بنەمایەکان باز دەکەین، دوایە سنوورەکان باز دەکەین، ئیتر دینە شۆڕ دەبینەوە هەڵس و کەوت لە ناو کۆمەلگا، ئەتەکێتی جلوبەرگ، ئەتەکێتی خۆراک، ئەتوکێتی چوونە شوێنە مەسەلەن گشتیەکان، میوانداریەکان، بۆنە تایبەتەکان، فەرمیەکان، ئیتر پرۆتۆکۆلات زۆرجار هەیە. مەسەلەن ئێمە زۆرجار بۆنێکی ڕێک دەخین، خولی تایبەتمانەیە لە کتێبەکەش ئاماژە پێکراوە و زۆرجار هەیە. مەسەلەن ئەتو کە دەتەوێت بۆنێکی ڕێک بخەیت چی دەکەی، پێویست بە چیە، پلانی بۆ دادنی پارەیە، بودجەیە، ستافە، چۆن پێشوازی دەکەی، زۆرجارێشاندێکی بیانیت دێ. ئەوە لە ماڵەوە دەبێت دەست پێ بکرێت کە ئەتو میوانداریەک دەکەی، دایک و باوک منداڵەکەی فێر دەکات چۆن پلانی بۆ دادنێ، ئەگەر هات لە شوێ پێشوازی لێ دەکات، لە ماڵەوە چۆن هەڵس و کەوتی لەگەڵ دەکات کە بەڕێ دەکات تا کوێ دەڕۆ. ئەمانە لە ماڵەوە فێر دەبێت تا ئاستێکی بەرزتر کە بۆ نەفەرمیەکان و سەرۆکاتەکانە. کەواتە پێویستە منداڵان چۆن هەڵس و کەوت بکەن لەگەڵ خێزان و لەگەڵ مامۆستایانیش. زۆر پێویستە. ئیتر چونکە ئەوانە ئەگەر ئێستا هەڵس و کەوتێکی باش لەگەڵ دایک و باوک و خزم و کەس و مامۆستا و هاوپۆلەکانیان هەبێ کە دەستنە دەرەوە لە ماڵەوە لە قوتابخانە گەورە دەبن، بڕوانامەیەک بەدەست دێنن لەگەڵ خزمەتخوازێک، مراجع خزمەتخوازە کە دێتە لای بە هەمان شێوە هەڵس و کەوت دەکات کە هەڵس و کەوتی دەگەر کرایە و فێر کرایە هەڵس و کەوت بکە. یعنی ئەمە زۆر پێویستە کە کابرا دەبێتە دوکاندار، دەبێتە بەرپێز، دەبێتە فەرمانبەر، مامۆستا، منداڵ بووە. ئەم پەروەردەی خۆی لە منداڵەکەی دەیهێنێ تا ئەو کاتێکە گەورە دەبێت. بۆیە زۆر گرنگە ئیشی لەسەر بکەین، منداڵەکانمان فێری ئەتەکێت و شێوازی دروستی هەڵس و کەوت و ئەگەر بکرێ بنەمایەکانی پرۆتۆکۆلیشان فێر. کەواتە بەر لەوەی منداڵ بچێتە قوتابخانە، بەر لەوەی تێکەڵی هاوپۆلەکان و مامۆستایان ببێ، لە سەرەتاوە لە ماڵەوە لە تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی و لە 6 ساڵیدا گرنگە دایک و باوک منداڵ فێری هونەری مامەڵەکردن بکات، فێری ئەتەکێت بکات. بەڵێ. ئیتر ئەتێکێت لەوانەیە ئێمە وەکو مەسەلەن ئەو کتێبە ئەو شتانێکی باز دەکەم تایبەتمەندی بێ، بەڵام ئەتێکێت شێوازی باسم کرد، شێوازی دروستی هەڵس و کەوتە کە ئەمە دەڵێن ئەتێکێت ینی پسپۆرێک شێوازی تایبەتە، بەڵام دەبێتە خۆشبەختی و خۆشگوزەرانی بۆ کەسانی دەوروبەر. ئەمە مەسەلەن زۆر جار هەیە پێشتر ئەمن ڕام لەسەر ئەوە بوو کە دەمەگوتی وڵاتی ئێمە چونکە قۆناغەکانی
ئەمن کە مەسەلەن تەمەنم لەوانەیە لە هەندەکان گەورەتر بێ لە هەندێکیش بچووکتر بێ مام ناوەندم لە وەختی لە دایک بوومە وڵاتی من لە شەڕە لە پێش ئەم لە دایکیش بم لە شەڕ بوو دابووە لەوانێت تا دەژمرم ئەو وڵاتە خوا نەکە ئینشاڵڵا بەڕوو خۆشی دەڕوا بەڵام ناوچەکە وایە لەوان هەر لە ناو شەڕدا بێ باوەڕم مابوو چونکە ئەو قەیرانانە ئەو شەڕانە وای لە ئێمە کە دە خەڵکێکی تون تیژ بن بەڵام دوایە بۆم دەرکەوت هەندێک ڕام خیندەوە کە بە دوواداچن بۆ نە ئەو تونند و تیژێ ئێمە ئەوەیە کە نازانین هەڵسوکەوتی باش دەگەڵ یەکتر بکەین بەزاراوە زانستێکی و تەکنیکەکەی ئەتەکێتمانە دەگەڵ یەکتر کە شۆفری دەکەین نەفرێک دێت پەلەپەلێتی تا دێتە پێشمان کە هاتە پێشمان ناڕوە من عەجەلەمە ناڕوە من تووڕە دەم هۆڕنی بۆ لێ دەم ئەو دەبێتە پێش بڕکە و ڕکابەری وانە مەسەلەن ئیتر ئەوەیە جیرانێک مافی جیران نازانێ منداڵک نازان دەگەڵ باوکی قسان بکە ئیتر باوکەکە لی تووڕە دەبێت لی دەدا مەسەلەن هاوڕێک داوای شتێکی لێ دەکات نازانێت داوای لێ بکە دەبێتە شەڕیان یا مەسەلەن تەڵەبەیەک نمرەی باش نیە نەبا نمونەیەک بێنمەوە کچە گەورەکەم پۆلی 12 هانی دەم دەرجێکی بەرز بێن هەموو دایک و باوکە حەزی لێ منداڵەکە دەرجەی بەرز بێنم هانم دەدا زۆر جار هەیە ئەوها گفتوگۆ دەکەین گوتی بابا لە فلان دەرسی ماناوی مامۆستا دەرسەکەی نێنین دەرزی باشم نێهێناوە زۆر باشم خوێندووە ئەو هابووم دەزانم ئێستاش خەریکی خوێندنم ئێستاش لە خولیوان دکتۆرای هەیە دەخوێنم ئەونلاین دەزانم تەڵەبە زۆر جار هەیە هەڵە خوێندیتی یا تێنەگەشتە گوتم کچی من ئەتوو 5 دقەلۆتەیە تۆڕەبی دڵت تون بێ کە نمری باش نێنە دوایوی دیدادنیشی هەڵەکانی خۆ دەدۆزی ئەگەر نەدۆزی دەچیکن مامۆستایەکەت گوتی مامۆستایەکەم زۆر باشە سپاسی مامۆستا باشەکان دەکەن لێرە هەموو مامۆستایەک باشە بەڵام ئەتەکەیتی دەربڕی نوانەی نییە بە خێرایی بڵم ئیتر گوتم بڕۆ پێی بڵە مامۆستا من دەمهوێت سەری ئەو قوتابخانەی بەرزکەمەوە دەرزێکی باش بێنم پێویستم بە یارمەتی تووە باشم خوێن بوو دەرزەم نێنا دڵنیامە تو ئەزمونێکی زۆرت تەیە دەبی پێم بڵێ سپاس دەکەم ئەگەر پێم بڵێ بزانم چۆن بخوێنم بۆی دەرجەی باش بێنم ئیتر ئەتوو مامۆستایی بەڕێوبەری جەناب ئەگەر تەڵەبەیەک قوتابیەک بێ وات پێ بڵێ هەر بە خۆت لە خۆت حەز لێ بە دڵنیاییەوە یارمەتی مامەڵەکردنت دەگۆڕێش وازی قەڵەکردنت گۆڕا کاری بەسەردادی زۆر باشە کەواتە چۆنیەتی دەربڕین چەندە کاریگەری هەیە لەسەر گەیشتن بە ئامانجەکانمە دەربڕین دابەشیان کردیەوە مەسەن زۆر جار هەیە تیۆری ئالبێرت هەیە دەڵێ ئەلبێرت میحرابیان هەیە دەڵێت جار وایە 1970 تا 1980 شێواز و تۆنی دەربڕینە بەڵێ دەڵێن فڕۆکە حاڵی لە حاڵی تایبەتدا بوو دەکەوت فڕۆکەوانێکە بە یاردێکی گوت بە بورجی پاسوانی بڵێ کە ئەمە دەمانوێت دابەزین بە بورجی مراقبە بڵێ ئەمە حاڵمان پەرێشانە فڕۆکە دەکەوێت ئەمیش بە شێوازێکی باش نەی گوت بوو ئیتر ئەوان زۆر گرنگیان پێ نەبوو فڕۆکە کەوت بەڵێ ئیتر ئەمە زۆر پێویستە وەکو پێشترش باسم کرد منداڵ دەبی فێڵ بکرێ زۆر جار هەیە منداڵەکەمان تۆڕەیە ئەمەش دەگەڵی تۆڕە دەبین فێربوونێ ئەمەش دەگەڵی تۆڕە دەبین ئەمەش دەقیژی دەبێ خۆمان هادی بکەینەوە فێری بکەین ڕۆڵە گیان کچەکەم کوڕەکەم جگەر گۆشەکەم ئەمە ئەتوو قیژاندت ئەمیش بقیژێنم باشە دەڵێ نە چونکە منداڵ ئەگە زانی باوکوانای هادیە و خۆشی کە بەدڵنای منداڵ دەزان دایک و با خۆشی دەوێ ئیتر دەبێت فێر بکرێ چ وشەیەک بەکرد دێنێت چ تۆنێک بەکاردێنێ چ کاتێک قسان دەکا چۆن قسان دەکات زۆر جار هەیە قوتابیەک ڕخنیەکی لە بەڕێوبەرەکە یا مامۆستایەکەی هەیە دەبێت فێر بکری نابێت لە ناو منداڵان پێی بڵێ دەبێت ڕخسەت بخوازێت لە شوێنێکی تایبەت لە ئەوەی کەسی لێ نەبی پێی بڵێ چ وشەیەک هەڵدەبژێرێ ئەو وشان کاتە دایک و باوچیش و مامۆستایانیش پێویستیان بم ئەتەکێت و هوەری مامەڵەکردنە هەیە بەدڵنیاییوە باسم کرد منداڵ وەکو دەروون ناسان و پەروەردەکاران دەڵێن منداڵ گوێ لە قسەت ڕناگرێ تەماشای هەڵسوکەوتت دەکا ئەو وەختی ئەمە لەسەر خۆبوین و بەهێدی قسەمان کرد و وشەی جوانمان بکارهێنا ئەوش فێر دەبێت هەندێک وشەی زێڕین هەیە لە ئەتەکێ دێمە زۆر جار بەهەیە باسی دەکەین مەکو سوپاس ببوورە دەستخۆش سوپاس بۆ کاتەکەت پێدام ئیتر ئەو وشانە منداڵ دەبی فێر بکرێ ئێستا مەسەن کچەکەی من بچووکە پێ 6 ساڵە کچە بچووکەکەم فێرمان کردو مەسەرەن ئەگەر شتێکت پێدا دەڵە دەستخۆش
ئەگەر هەڵەیەکمان بەرامبەر کرد دەڵبوو نەتگوت بڵێ ببوورە ئیتر ئەو شانە دەبێت لە منداڵیەوە فێر بکرێ بە منداڵان. بەڵام چۆن منداڵ داوای مافی خۆی بکاتن کاک ڕەسوول ئەوە لە سەبارەت بە گەورەکان کە چۆنێتی مامەڵەکردنیان نابێ منداڵ بەسەر خۆیاندا بشێنەوە وە دەبێت دایمەن بە ڕوو وە قسەیەکی خۆش هاانیان بدەن بۆی بە ئامانجی خۆیان بگەن. بەڵام منداڵ ئێمە لەسەر وەکو پەروەردەکار وەکو مامۆستایان وەکو دایک و باوک چۆن منداڵەکانی خۆمان فێرکەین کە بە چ شێوازێک داوای مافەکانی خۆیان بکەن. ماف لەوانی لێکدانوی جیاوازی بۆ بکرێت لەوانێ شتێک ئەتوو بە مافی خۆت دابنێ من بە مافی خۆمی دابن هەردووکمان بە مافی خۆمان دابنێن. بەڕامین یەکەم شت پێویستە منداڵ فێری بابەتی ئیدراک بکرێ. ئیدراک چییە؟ تێگەشتن. مەسەن بزانی ئەو کەسە بۆ وای گوت حاڵەتی دەروونەکەی چ بووە. ئێمە زۆر جار هەیە بە تایبەتی بەداخەوە ینی لای خوشکان و ئافرەتان لەوانەیە ئەوان چونکە خوا وای دروستکردن سروشتیان وایە کە هەستیان ناسکترە زیاتر لە شتەکان وەردەبنەوە کێشەیەک دەبێ حاڵەتێک دەبێ دەڵن ئەوە دەگەڵی منی بوو ناڕحەت دەبن دڵیان تون دەبێ ئیتر لەوانێ پەیوەندیەکان تێک بچێ. یەکەم قۆناغ بەڕای من بۆ ئەوی منداڵ فێر بێ مافی وەربگرێت دەبێ فێری ئیدراک بێ کە نەوەک تێبگەیەندرێ سەرەتا بەڵێ تێبگەیەندری لە شخصەکەش تێبگا. زۆر جار هەیە من بە کچەکانم دەڵم بابە ئەنگۆ مامتان مامۆستایە خارتان مامۆستایە خزم و کەس مامۆستایە ئەو مامۆستایە لە قەیرانێکدا دەژی لەوانی نەماڵە هات بێتەوە کێشەیەکی هەبوو بێ ئیتر قەیران داراییە ئینشاڵڵا لەسەر مەلا دەکەوی بەڵام هەیە ئێستا ناتوانین حاشای لێ بکرێن کاریگەری لەسەر هەموو تاکانی کۆمەلگا بە تایبەتی مامۆستایان کردووە کە لێرە دەبێت سپاسیان بکەین کە ئەو خۆڕاگریان کردو و بەردەوام لە پێگەاندنی نەوەی داهاتوو پێیان دەڵم کچم کە قسەیان دەگەڵ دەکەن مامۆستا بڕۆ بزانێت چۆن پێی دەڵێ یەکەم زاد دەستخۆشی لێ بکە دوایە بڵێ مامۆستا من وا تێگەشتومە مامۆستا بەڕای من وایە ڕایجە نابێت چییە ئیتر منداڵ دەبێ یەکەم شت دەبێ فێر بێ مافی خۆی وەربگرێ نابێ لە کاتی مافەوەرگتن نابێ دوو لە ڕووی بینەران و بەڕێستان و ستاف نابێ بێ ئەدەبی بکە دوای ویش فێری ئیدراک ببێ وشەی جوان بەکاربێنێ پێداگریش بێ بەڵام بە ئەتەکێت بە وەکو بەیان خۆ بە ئوسلوب و شێوازی جوانی خۆی دەکرێت پێمان بڵێ کە هوەری مامەڵەکردن یاخود ئەتەکێت چ ڕۆڵەکی هەیە لە بۆچوونی بەرامبەرمان ڕێزگرتن چۆن ئەم ئەتەکێتە دەبێتە هۆی ڕێزگرتن لە بۆچوونی جیاوازی بەرامبەرمان بە دڵناییوە ئەتەکێت هەندێک شت فێر دەبی بنو منە من لەو کتێبە مەسەن هاتم هەندێک بەشمدانا و بە ڕخسەتان مەسەن باسی دەرکەوتنی یەکەم کردووە فێرست ئیمپرشن مەسەن منداڵ دەبی فێر بکرێت کە یەکەم جار دێتە شوێنێک هەڵسوکەوتی چۆن بێ چۆن سڵاو دەکات زمانی جەستەی چۆن بێ بە بەرگێک بچێ ئیتر سنوورەکان مەسەن زۆر جار هێم باسیەتەکێتی ناوماڵ دەکات چۆنێتی هەستان و دانیش بڵێ ناوخێزان بڵێ ناوخێزانیشمان باس کردووە بەڵام ئینشاڵڵا وەکو لەگەڵ مامۆستا فەریدون هاتە ئێرە داماناوە بەشێکی بۆ قوتابخانە زیاتر پەری پێ بدەن بۆ قوتابخانە و بۆ قوتابیان و دایک و باوکان ئیتر ئەوەش زیاد دەکەن باسمان کردو بۆ خێزان بەڵام بۆ قوتابیان زیاتر باسی دەکەن ئیتر باسی میوانداریمان کردەوە کە دەستە میواندارێکە تو دەچی میواندارێک جوان هەڵسوکەوت دەکەی جوان نان دەخۆی ئیتر خەڵکەکە لێت بێزار نابێ خەڵکەکە بۆ لێت بێزار دەبێت چونکە تو هەڵسکەوتێکی ناشرین دەکەی هەڵسکەوتێکی جوان ناکەی ئەمە لە ئەتەکێت دەبێت فێر بین ئەو هەڵانە کەم بکەینەوە ناڵم هەڵ ناکرێت من مامۆستایەکی ئەتێکێتمە 15 ساڵە خەریکە ئەو لەوانەیە جاربەزار ئاگەم لە خۆم نەبێ هەڵەی بکەم بەڵام بە دڵناهیوە زۆرێک لە هەڵەکانم نەهێشتووە زۆر جار هەیە دەزانم ئەگەر هەڵەیەکم کرد کەسەکە تۆڕە بۆ دایلێبرنی دەکەم بەڵام ئەوەی کە شارەزانێ بێ نازانێ وەردەوام دەبێ ئیتر زۆر گرنگە ئێمە فێربین ئەم کتێبە هەمووی لەسەر ئەتەکێتی منداڵە یان گەورەش ناوەڵە ئەوە زیاتر بابەتەکە وایە پرۆتۆکۆل لە کار و بۆنەکاندا بەڵام ئەوە بۆ دایک و باوکانە کە فێری بن ئێمە لە خولەکان فێری بین و بگوازنەوە بۆ منداڵەکانی خۆن بڵێ ئەتەکێت وەکو چەندجارە دووپاتمان کردوتەوە پەروەردەکاران دەرووناسانی بندڵ منداڵ جوێت لێ ناگرێ تەماشای هەڵسوکەوت دەکا ئەوە بۆ دایک و نەک ئەو بڵم کتابی خۆم هەر کتێبێک ئەتەکێتان لەبەر دەست بوو زۆر گرنگە ئەو کاتی کە تەماشای
سوشیال میدیای دەکەی کتێبەکی ئەتێکێت بێنە فێری بە بزانت چە هەڵەیەک دەکەین زۆر ڕاست یعنی زۆر جار هەیە شتێکی بچووکە تو بە بچووکی دەزانی لای تو احتیاجە لێ ڕاهاتی و بەڵام خەڵکت کە بێزار دەبێ ئێمە لە ئەتێکی زۆربەی زۆری ئەو شتانە باز دەکەین ئەگەر باسیش نەکەین هەندێک بنەما هەیە تو فێری دەبی هەرێمەکانە و دەرکەوتنە و ڕێزگرتنە و ئیتر بێزار نەکردنەوەوانە ئەتو ئەوانە لێک دەدەی و هەر کەوتێکی خۆت کە هەڵسەنگانت بۆ کرد بە دڵنیایی دەزانی کە ئەو کارت باشە یا خراپ بووە بڵێ باس لەوە کرد پێش بەرنامەکە بەنیازن ئەم پرۆژەیە بکەن بە ینی ئەم منهەجام بەرنامەیە بکەن بە پرۆژەیەک پێشکەشی وەزارەتی پەروەردەی بکەن بۆ ئەوی لە قوتابخانەکان بخوێنرێ ئەتەکێت واللهی ئێمە داوای دیداری جەنابی وەزیرمان کردووە بڵێ حەزمان لێ ڕێکخراوەکمان هەیە لە ڕێگای ڕێکخراوەکە داوامان کردووە نووسراوی ڕسمشمان کردووە کە بیان بێنین بەڵام وەکو دەزان جەنابی وەزیری زۆر سەرقاڵە ماشەڵڵا ئەو هەموو وەزارەت و هەموو کێشانە بڵێن ئەو هەموو قوتابخانە و هەموو کارە هیوادارن دەرفەتێک بەرەخسێ بە دڵنیایی و حەزمان لێ پرۆژێک دەگەڵ جەنابیان ئەگەر بکرێدا بنین بۆ ئەوەی کە ئەمە ببێتە منهەجێک ئەمە کاری لەسەر بکەین بە پێی توانای خۆمان و ئیتر لایەنە بەخشەرەکان ناوخۆی دەرەکی بتوان شتێکی وا بکەین کە منداڵەکانمان فێری ئەم بنەمایانە بن چونکە ئەگەر ئێمە گرنگیان پێ نەدین چونکە ئێستا دایک و باوک ئەوەندە سەرقاڵە لەوانێ زۆر ئاگاداری پەروەردەی منداڵەکەی نەبێ یعنی ئەوەندە کێشەی هەیە لەبەر کێشەکانی خۆی نەپڕژێتە سەر منداڵەکەی بۆیە پێویستە ئێمە لە لای خۆمان وەکو ڕێکخراوە ناحکومیەکان و حکوومەت و بەتایبەتی وەزاری پەروەردە گرنگی بە بوارە بدەین کە لە ئێستاەوە ئەوان ئەو جیلی داهات و فێر بکەین ئەگەر فێرمان نەکرد سبێنێ تووشی کێشەیەکی گەورە دەبین ئەتوو وەزیرە بەڕێوەبەری گشتە بەڕێوەبەرە فەرمانبەرە دوکاندارە خاوەنکارە بەڵێندەر ئەوانە هەموو لە ئەو چینە دروست دەبێت دکتۆرە ئەو چینە تۆ گەر فێری هەڵسوکەوتی دروست نەکرد وڵاتەکەمان بەرەو لە ناوچون دەچێت بڵێ بەپێی ئەو ئەزمونەی کە هەتانە بەپێی ئەو هەموو کۆڕ و سیمینارێکە کردوتانە ئەتەکێت هوەری مامەڵەکردنیەکی دروست تا چەند دوورکەوتنەوەی لە شەڕانگێزی لە توندوتیژی ئەسڵەن ئەتەکێت بۆی دان دروست کراوە کە لە ئاژاوە و شڕەنگێزی و کێشە بە دوور بکەوی بوون و منەتوو ئەگە قوتابێکت فێر کرد ئێستا من لە خولەکانمان زۆر جار هەیە باز دەکەن دەڵێن دەبێ قوتابی فێر بکرێ قوتابخانە ماڵی دووەمی نییە ئەو شەیە غەڵەتە بۆ چیتی ئێرە قوتابخانەیە هەندێک ئەتەکێتی خۆی هەیە دەبێت فێر بێ لە ماڵە تو بەکەیف خۆ دەستی ژوورەکان دەبێت ڕەنگە کە دەڵێن قوتابخانە ماڵی دوێمیتی بۆ ئەوەی ئەوێ ژۆکو ماڵی خۆیان خاون و پاکوخایان ڕابگرن کەلوپەلەکانی نەشێنن باوشێکیت کەی لێ بنین بەهشتی فێربوون بەهشتی پەروەردەکردن ئیتر ناوەکەی با بگۆڕێن لە ماڵ ئەتو دەتوانانی بەکەیف خۆت زوو بەرگێک لێبی لەبەری کوێی تو ژوورێک دەچی کەنجی نام بخۆی کەنجینەوە بێ ئیتر دەبێت فێربی زۆر جار هەیە مەسەلەن منداڵێک بێهێزە لەوانی جەنابەت بەڕێوەبەری ئەو چێژ زۆر بێتە لای قوتابیەکە گۆشەگیرە کە سایتەکەی گۆشەگیرە کۆمەڵایەتی نییە منداڵ هەیە ئەزەتی دەدا ئەگەر فێر کراکە ئەزیەت نەدا ئەمە لە ڕێ ئەتەکەیتەوە دەبێت بڵێ دەبێت فێر بێم کە مەسەن ئەو سنوورێکت هەیەاتوو هەر کەس و سنوورەکەی دەبێت ئەو سنوورانە ڕێز لێ بگیرێ ئیتر فێر دەکرێت ڕێز بگیرێ ڕێز مەسەلەن ئێستا حاڵەتمان هەبوو هەرچەنەوە لە پەروەردەی دوورە مەسەلەن جیرانی کوشتۆ لەسەروی کە زبلەکەی بردیتۆ پێشماڵی بەڵێ محاڵەتە بۆ ڕاست بۆ چونکە فێر نەکراوە ئەمە ئێرە سنووری ماڵی تووە ئێرە سنووری ماڵی جیرانمە بۆ نییە زبلەکەی بمە پێشوی بۆ نییە پیسی بکەم یا لە قوتابخانە بۆی نییە مەسەرەن ئەوە حەڵی بگرێت دەبێت مۆڵە دووەربگرێ لە عتێکێت دەمە فێریان دەکەین کە گرنگە مۆڵە دووەربگرێ بۆیە دەڵن کە قوتابخانە ماڵی دوم نییە فێری ئەوە بێت کە هەندێک بنەما هەیە کە لە قوتابخانە فێری ئەو بنەمایە نەبوو ئیتر ئەو قوتابیە ئەو گەنجەی داهاتوو ئەو بەرپرسە ئەو وڵات سازی داهاتوو فێر دەبێ کە هەموو شتێک سنووری خۆی هەیە هەموو شتێک کاتی خۆی هەیە هەموو حڵەتێ گەشتن هەیە شێوازی دروستی هەرسوکەوتەیە فێر دەبێت بەدڵناییەوە ئەو تووڕێی و ئەو کوشتنەی کە ئێستا هەمانە هەمومانی بە ڕێژێکی ناڵم 100% بەڵام بە ڕێژێکی زۆر ئەم خولانەتان لە ناوەندەکانی خوێندن کردوێتەوە مامۆستا بەڵێ ئەوەی ڕۆژێ زیاتر لە چه ئاستەکە لە قۆناغی بنەڕەتیە یاخود لە ئامادەیە
وڵای ئەمە حەزمان لێ بچون کە ئێستا بڕارێک دەرچووە قوتابخانەکان دەبێ نووسراو بکەم بۆ بەڕایەتەکان بەڕاوەتەکە مافقی وەربگرن دەگەڵ چەند بەڕابرایەتێکمان کردووە نەمانتوانیوە مەسا هەفتەی پێش لە قوتابخانێکی شوبهاتی بنەستاوی کردمان ئەو ڕۆژ هەر مامۆسافێریدون وەکو ئەندامێکی ڕێکخراوەکەمان ئەویش قوڵێکیت کە دەڵێتەوە پارساڵ چەند قوتابخانەکەم ئاستەکەی ئامادەین زیاتر کێشەمانە ئەمە مەسەلەن بەپێی قۆناغەکمان دەدەنێ ئەو قوتابخانی کە داوا دەکات دەچین بۆیان مەسەن کاتژمێرە دوو کاتژمێر بۆیان باسی ئەو بنەمایەکان ئەتەکێت دەکەین بۆیان بەڵێ لە فەرمانگەکانیش بە هەمان شێوە لە بەڕێوەبرایەتەکان بە هەمان شێوە مخولانەتانەیە بۆ فەرمانبەرانی حکوومەت ئەگەر داوا بکرێ بەڵێ مەسەن ئێستا خۆتان ناتوان داوا بکەن کتێب بکەن بۆی ئەو پرۆژەی خۆتان تەقدیم بکەن بۆ وەزارەتەکان بەڵێ بۆ بەڕێوەبرایەتەکان وڵاهی کابرا گوتین ئیشەکە ئەگەر ئەمە بۆ خۆمان داوا بکەن لەوانەیە قیز کارەکە سوک دەبێت و گومان ئیتر لە وڵاتە بەداخەوە زۆر جار هەیە کە ئیشی باش دەکەی گومانی خراپ دەکەوێتە سەرت زۆر جار هەیە هاوڕەمان هەبووە ئێمە پێمان گوتوێ یا گوتمانەگە حەستان لێمە دەتوانین ئەو شتان بۆ بکەین بەڵام یەکەس خۆمان پاراستەوە بەڕاستی چونکە ئەوەی ئەتەکێتیشە زیاتر لە ناوەندەکانی خوێندن خولەکانتان نا بۆ وەزارەتەکانشمان وەزارەتەکانیشتان کرد چەند مانگ پێشستا بۆ وەزارەتی شارەوانیمان کردەوە بەڕێوەبەرەکانی وەزارەتی شارەوانی چەند ئەوەی تقریبا یەک مانگ پێش ئێستا بۆ دەستە سەر بەخۆیەکانمان کردەوە ڕێخستنی مەراسیم و بوونەکان و پرۆتۆکۆل تر بەپێی پێویست دەیانکەینەوە داوامان لێ بکرێت کاک ڕەسوول ئێمە شتێکی ئۆتۆمان نەماوە جەنابتان ئەگەر شتێک بە گرنگی بزان باسی بکەن ئەگەنا لە کۆتایی بەرنامەکەمان نزیک بووینەتەوە زۆر سوپاسان دەکەم هیوادارم بڵند ڕکلام بۆ کتابەکەی خۆی دەکا کتێبی ئەتەکێت زۆر هەیە ماشەڵڵا نووسەری زۆرمان هەیە گرنگی بەو بابەتە دەدەن ئەو کتێبانە دەبێ بخیندرێتەوە دەبێ فێری بین زۆر جار هێداوە لە دایک و باوکان مامۆستایان دەکەم زانیان قوتابەکانیان ماندووە یا لە ماڵەوە ئەوە بوو بین چالاکێک ڕێک بخەن کە گفتوگۆ یا کردارێکی ئەتەکێتی ئەنجام بدەن بۆ نمونە تۆقەکردن یەکێک لە بابەتەکانی کە لە ئەتەکەی زۆر گرنگی پێدەدەی چی یەکەم زار تۆقە دەکات چۆن تۆقە دەکەی دەستت دەبێت چۆن بێتوانە مامۆستا دەتوانێت چالاکێک بکە ئەمە ئەنجام بدات یا پێشوازیکردن یا قسەکردن مامۆستان نمونێک دەنە یەکێک تۆڕەیە بابەتێکە ئەمەیە چۆن قسەی دەگەڵ بکەین ئیتر ئەمانە زۆر زۆر گرنگە یا لەسەر سوفرە دایک و باوکان ئەمە شێوازی ناخوارد بەڵێ ئەمە زۆر زۆر گرنگە ئەمانە باسی هەمووتان کردووە هەموو ئاداب و شێوازەکان بەدڵنایەوە باچونە بازار و میوانداری و بڵێ زۆر سپاس دەکەین کاک ڕەسوول ساڵح خۆشنا و ڕاهێنەر و نووسەر لە بوارەکانی پەیوەندە گشتەکان کە لە ستودیۆ تەلەڤیزیۆنی پەروەردە ئامادە بووی سپاس بۆ زانیاریەکانت بۆ ڕوونکردنەوەی ئەم پەرتوکەوە بوونی ئەتەکێت و نەری مامەڵەکردن لە منداڵدا دووبارە بەخێربێ منیش سوپاسان دەکەم سوپاسی ستاف و بینەران دەکەم کە ئەو ماوەی لەگەڵمان دانیشن هیوادارم سوودەکەم گیان بێت و ئیتر بیتە بیرۆکێک لە مێشکیان و زیاتر گرنگی پێ بدەن بۆەوەی بەرەو وڵاتێکی خۆشگوزەران بچین و وەکو جەناب گوتل لە توندوتیژی و کێشە و خەم و خەفەت دوورکەوینەوە ئینشاءالله دەستخۆش بە دڵنیاییەوە سوودی دەبێ خۆشەویستان و ئازیزان لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکەمان بەرنامەی پۆڵەکەم دەتوانن لە پێیجی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەروەها لە ئینستاگرام و لە سناپچات بینەری تەواوی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پەروەردە ببن تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ خواحافیز